سڵاو من لە نیام لە بابەتی ئەم جارمدا باسی جەواد مالیکیتان بۆ دەکەم. ئەو پیاوەی بە هۆکاری داڕمانی دامەزراوە سەربازیەکان و لە دەستدانی ملیارەها پارەی نەوت تۆمەتبار دەکرێت. ئەگەر دووبارە بگەڕێتەوە بۆ دەسەڵات جێگای دڵخۆشی دەبێت بۆ عێراقیەکان یاخود نا. نوری کامیل مالیکی یاخود جەواد مالیکی ساڵی 1950 لە عشیرەتی بەنی مالیک لەدایک بووە. باپیری شاعرێکی دیار و وەزیرێکی عێراقی بووە. ئەو خێزاندارە و خاوەنی 4 کچ و کوڕێکە. مالیکی لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر بڕوانامەی ماستەری بەدەستهێناوە. لە ساڵی 2006 تاوەکو 2014 سەرۆک وەزیرانی عێراق بووە و لە ماوەی خوێندنی زانکۆدا بووە بە ئەندامی حزبی داعوای ئیسلامی. مالیکی بەهۆی کارە سیاسیەکانیەوە هەرزوو سەدام حوسێن دەنگی پێ هەڵدەچنێت. بەو هۆیەشەوە بۆ ماوەی 24 ساڵ عێراق بەجێ دەهێڵێت و ڕوو لە ئێران دەکات. لەو کاتەشدا حکوومەتی عێراقی بە غیابی سزای لە سێزارەدانی بۆ دەردەکات. پاش 7 ساڵ بۆ دژایەتیکردنی ڕژێمەکەی سەدام لە ئێرانەوە دەچێتە سووریا و دواتریش لە ساڵی 2003دا دەگەڕێتەوە عێراق و لە دەرچواندنی یاسای دژە تیرۆر و دەستوری عێراقیشدا ڕۆڵی بەرچاوی هەبووە. لە ساڵی 2006دا بۆ بە سەرۆک وەزیرانی نوێی عێراق لە کاتێکیشدا کە دەست بەکار دەبێت بڕیاری لە سێدارەدانی سەدام حوسێن ئیمزا دەکات و ڕاستەوخۆ سزاکەشی جێبەجێ دەکات. مالیکی لە ماوەی دەسەڵاتیدا هەوڵ دەدا بیسەلمێنێت کە سەرکردەیەکی بەهێز و یەکگرتووە بۆ وڵات، بەڵام وا دەرناچێت چونکە عێراقیەکان تۆمەتباری دەکەن بەوەی کە دەسەڵاتی بەهێزەکانی ئەمریکا داوا بۆ لێدانی میلیشیا سونەکانی سەر بە قاعیدا. هەروەها سەرکردایەتی هەڵمەتێکیش دەکات دژی میلیشیا شیعەکانی دڵسۆز بۆ موقتەدا سەدر. بەمەش شەڕ و توندوتیژی چارەسەر نەکراوی لە نێوان میلیشیا سونە و شیعەکان دروست کرد. سەرڕای ئەمانە مالیکی پاش 30 ساڵ لە ململانێ توانی سەرۆک کۆماری ئەو کاتی ئێران مەحموود ئەحمەدی نەژاد بهێنێتە عێراق و پەیوەندی نێوان ئەو دوو وڵاتە کە 8 ساڵ شەڕی خوێناوی لە نێوانیاندا هەبوو ئاسایی بکاتەوە. هەروەها لەگەڵ ئەمریکەکانیشدا توانی ڕێکەوتنێک واژۆ بکات بۆ ڕێخستنی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق. بەڵام هێشتا عێراقیەکان مالیکی تۆمەتبار دەکەن بە خراپ بەکارهێنانی دەسەڵات لەبەر ئەوەی کاری بە هەردوو زاواکەیدا بوو لە نووسینگەی سەرۆک وەزیران و ئەحمەدی کوڕیشی سەرۆکایەتی هێزە ئەمنیەکانی دەکرد. بەهۆی سیاسەتی مالیکیەوە عێراق لە ساڵی 2012دا لە ڕزبەندی سێهەمدا بوو لە گەندەڵی لە ناو وڵاتانی جیهاندا. پاشای ئەو کاتی سعودیەش ڕاشکاوانە ڕێیگەیاندووە کە هیچ متمانەیەکی بە مالیکی نییە و ئەو بە بریکارێکی ئێرانی ناو دەبات کە نەیتوانیوە بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکات. عێراقی و سونە و شیعە مەزەبەکانیش مالیکی بەسەر هەڵدانی ئەو دۆخە خوێناویە لە عێراق تۆمەتبار دەکەن کە تاوەکو ئێستا بەردەوامی هەیە. ئەویش بەهۆی پەراوێزخستنی سونە مەزەبەکان بووە لەلایەن مالیکیەوە کە لە ساڵی 2013 ڕێکخراوی قاعیدە لە عێراق لەگەڵ گروپە توندڕەوەکانی سووریا لە ژێرناوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام کە بە داعش ناسرابوو دەرکەوتن بەشێکی زۆریان لە خاکی عێراق داگیر کرد. بەو هۆیەشەوە لیژنەیەکی پەرلەمانی عێراق مالیکی و 35 بەرپرسی عێراقی تۆمەتبار کرد بۆ بەدەستەوەدانی مووسڵ بۆ چەکدارانی داعش. ئەم پیاوە سیاسیە لە دوای چاوەبوونی ماوەی دەسەڵاتەکەی دەیویست دووبارە ببێتەوە بە سەرۆک وەزیران. بۆیە لە ساڵی 2010دا هاوپەیمانیەکی نوێی پێگەێنا بە ناوی هاوپەیمانی دەوڵەتی یاسا و بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کردو توانی پۆستی سەرۆک وەزیران بەدەست بهێنێتەوە. بۆ هەڵبژاردننی ساڵی 2014 مالیکی چاوی لە پۆستی سەرۆک وەزیران بوو، بەڵام حەیدەر عەبادی کە ئەندامێکی دیکەی حیزبەکەی بوو بە فەرمی لەلایەن سەرۆک کۆماری پێشوو فواد مەعسووم بۆ پێگەێنانی کابینەی نوێ ڕاست پێردرا. سەرەتا مالیکی ناکۆک بوو، بەڵام دواتر پشتیوانی خۆی بۆ حەیدەر عەبادی ڕاگەیاند چونکە زانی پاڵپشتی ئێران و ئەمریکا و سەرکردە شیعەکانی لە عێراق لەدەست داوە. دوای چەندین ساڵ ئێستا مالیکی سەرکردەی ئەو هاوپەیمانێتیەیە کە گرنگی بە بەرژەوەندەکانی ئێران دەدەن بە ناوی چوارچێوەی هەماهەنگی. جەماوەری سەدر و تشرینیەکانیش دەڵێن
سوودانیش جگە لە دەمامکێک بۆ گەڕانەوەی نووری مالیکی هیچی تر نییە. لێرەدا پرسیارێک دێتە پێشەوە، ئایا سەدر بۆ هەڵبژاردننی ئەم جارە ئەو تەحەدایە دەکات کە کۆتایی بە مالیکی و تیمەکەی بهێنێت یاخود نا؟